کاتژمێر شەشی بەیانی ئێمە وەکو پۆلیس ئاگادار کراینەوە بە بوونی دوو تەرم لە گەڕێکی شارەوانی پاش گەشتنی هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە بەشی پۆلیسی ناوشار و تیمی بەڵگەوتاوان دەستمان کرد بە لێکۆڵینەوە بۆمان دەرکەوت کە دوو کەس کە خەڵکی پارێزگای هەڵەبجەن کەسێکیان تەمەنی 41 ساڵە پیشەی کەمەندامی سەنگەرە بە ناوی دیوان حەمە شەریف ڕەحیم و کەسێکی تریش بە ناوی هاوکار بەختیار عەلی کە تەمەنی 22 ساڵە دیارەم دوو کەسە کاکەین و خزمی یەکترین لە ماڵێک لە گەڕێکی شارەوانی پێکەوە بوون کوژراون پاش گەشتنی تیمەکانی ئێمە دەستمان بە لێکۆڵینەوە کرد تەرمەکانمان گواستوەتەوە بۆ تۆبعادلی شارەکە و لێکۆڵینەوەمان لە ڕووداوەکە دەست پێ کردووە ئەو دوو کەسە بە چەک کوژراون و ئاسەواری فیشک لەسەر جەستەیان هەیە و لە کاتی ئێستا لەگەڵ پزیشکی دادی شارەکە ئەمانەوێت درێژە بدەین بە لێکۆڵینەوەکانمان و هەوڵە دێن بگەینە ئەو ئەنجامەی کە چی ئەو تاوانی ئەنجام داوە دەستگیری بکەین و ڕاپێکی بەردەم دادگای بکەین. لە کاتی ئێستا ئێمە ناتوانین بڵین لەسەر قەرزاری کوژراون یان لەسەر کێشەی کۆمەڵایەتی کوژراون یان لەسەر کێشەیەکی تر کوژراون دوو کەس کوژراوە ئێمە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە ئەکەین هەر کاتێک تۆمەتبارەکەمان دەستگیر کرد یان تۆمەتبارێک بوو دوام و سیام بوو چوار بوو کەسێک بوو ئێمە دەستگیرمان کرد ئەو کاتە ڕاگەنراوێکی لەسەر بڵاوەکەین و ئین لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بۆ ئەوەی هەموو کەس بزانێت کە ئەو تاوانە لەسەر چی ئەنجام درراوە و بۆچی ئەنجام درراوە بەڵام تا ئێستا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە ئەکەین و ناتوانین پەنجەڕای کێشین بۆ شتێک بڵین لەسەر ئەم بابەتە کوژراوە.